چوارم ڕۆژی کۆربەندی ئەڕافیدەین بە سپۆنسەری میدیای کوردستان 24 لە بەغدا ئێستا بەڕێوە دەچێت. ئێستا لە کۆربەندەکەدا عەبدولواحید ساعیدی عەبدولوەهاب ساعیدی سەرۆکی دەزگای دژە تیرۆری عێراق قسە دەکات. دەیگوازینەوە. نتيجة فبمرور أنا عملت في الميدان من لروي ميدانية ولا دامزروا كاني راهنان وما شخص كارم كردوا بونمونا بار برسياريتي عمر فاصيل وعمر سريا وهمو أوانم بينيون قوات مكافحة الإرهاب ولدوا جار بوستي فرماندي جتيرورم قرتا أستو الأركان وآمر جناح وفي كلية الحرب فهذه أكسبتنا أو همو ويزغانا لأجيانم تواني ومال الرقيانا وشارزايكي باش بدأز بينم من داعش كل قوات الأمن خسرت الكثير من الرجال والأعراف في هذا هذا أمنية كان لأنجامي أو همو جنگو أو همو دۆخە لە ناکاوانێک هاتوونەتە پێشتان بە درێژایی ئەو چەند ساڵە ئێوە توانای زۆرتان لەدەستداوە لە ڕووی ژمارەی سەربازیەوە لە ڕووی بڕی چەکەوە ئێوە ئێستا بەشی ئەوەندە تواناتان هەیە کە بتوان دۆخەکە کۆنتترۆل بکەن ئێمە لە بەشی دژە تیرۆری کورد هی عێراق ئێمە لە پرۆسە تایبەتەکان ئۆپەراسیۆنە تایبەتەکان ئێمە پێویستمان بە هێزێکی بچووک هەیە بەڵام چالاک بێ ڕاستە کە دامەزراوەی ئەمنی ئێمە پێویستمان لە ڕووی داراییەوە پێویستمان بە بودجەیەکی تایبەت هەیە بەڵام ئەمە ئەرکی ئێمەیە ئەرکی ئێمە زۆر سەختە ئەمەش لە ئەنجامی ئەو توانە ئێمە ئێستا هەمانە لە ئەنجامی ئەو بڕوابوونە بە خۆبوونەمانە کە ئێمە بۆ دۆخەکە هەمانە بۆ نمونە لە 2 ساڵی ڕابردوودا ئێمە هەندێک ئەرکمان جێبەجێ کرد کە توانیمان زیاتر لە 600 نزیکە 700 تیرۆریست لە ناو ببین هەروەها توانیمانە بە هاوکاری لەگەڵ هێزە ئاسمانیەکانی عێراق و هێزە ئاسمانیەکانی هاوپەیمانان لە ئۆپەراسیۆنەکانمان بەردەوام بین لەو ناوچانەی کە سەختن بەڵام ئێمە ئێستا داوا دەکەین ئەو ژمارەیە زیاتر بێت و بگاینە ئاستێک کە لە ئاست پێداویستی وڵات دابین لە ڕووی سەربازیەوە بتوانین ئامنیەت و ئاسایشی وڵات دەست فەرهەم بکەین. ئێستا ئەو خشانە نووسوانەی داعش کە ماون لە عێراق ئایا بوونەتە کە لە دارستانەکان هەن لە گوندەکان هەن لە ناوچە دوورە دەستەکان هەن ئەوانە یاخۆت باسی گەڕانەوەی ئاوارەکانی کەمپی هۆڵ دەکرێت ئەمات ئێوە تا چەند بە چ شێوازێک ڕوبەڕووی ئەو دۆخە دەبنەوە. لە ساڵی 2017 من دەڵێم چەکدارانی داعش ڕایان کردو چوونە ناوچە دوورە دەستەکان و هەڵدێرەکان بە تایبەت لە ناوچەی چیاکانی حەمرین و مەکحول و قەرەچووق و چوونە سنووری پارێزگای مووسڵ کە هەندێک ناوچەی دابڕاون لە نێوان هێزەکانی سنووری ژێردەسەڵاتی هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان کە لە هەندێک شوێن دەگاتە زیاتر لە قوڵایی 100 کیلۆمەتر بەڵام ئێمە هەماهەنگی بەردەوامان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. سەبارەت بە کەمپی هۆڵ من کەمپی هۆڵ وەک بۆمبێکی تەوقیت کراو دەزانم لە ژمارە دانیشتوانی لە نزیکەیە لە 70,000 کەس کە 30,000یان هاوڵاتی عێراقین ژن و منداڵ لە خۆ دەگرن ڕێژەی منداڵان زۆر زۆرە لە ناو ئەو کەمپەدا ئێوە ماوەی 7 ساڵە
تا ئێستا لەو کەمپە بەردەوامن ئەم منداڵانە لەسەر بیرۆکەی تۆندڕەوی پەروەردە دەکرێت حکوومەتی عێراقی پێویستی بە هاوکاریەکی نێو دەوڵەتی هەیە بۆ ئەوەی ئەو منداڵانە بگەڕێنەوە لە ڕووی ئایدۆلۆژیاوە بگەڕێنەوە ناو کۆمەڵگا وەکو هاوڵاتی سیر بکرێنەوە و مافی هاوڵاتی بوونی پێ بدرێت و دوور بکەوینەوە لە مەترسیەکانی هەڕەشەی تیرۆر لە کاتێکدا ئەو هاوڵاتیانە پەسەندکراونین لەو ناوچانەی کە زێدی خۆیانن بۆیە ئێمە پێویستیمان با ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و خێرخوازیەکان و بە هەوڵێکی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی هاوکاری عێراق بکەم بۆ گەڕانەوەی ئەوانە بۆ باوەشی کۆمەڵگا وەک دەزانین کاری ئێوە سیاسی نییە بەڵام بەدڵنیاییوە دۆخی سیاسی کاریگەری لە سەر زۆر دامەزراوەی دەوڵەت هەیە لە عێراق ئێستا دەبینین لە هەموو دامەزراوەکان کار پەکیان کەوتووە هیچ بودجەیەک نییە بۆ هیچ کارتێک ئەمە تا چەندە کاریگەری لەسەر ئەدای کاری ئێوە کردووە لە ڕوبەڕبوونەوەی تیرۆر من لە ڕۆی سیاسیەوە دەڵێم پێویستە لانی ئەمنی و دامەزراوەی ئەمنی لە بلبلانەی سیاسی دوور بخرێتەوە چونکە ئێمە ئەرکی خۆمان ئەرکی یاسایی خۆمان وەک لایەنێکی ئەمنی ڕادەپەڕێنین و کە ئەرکی ئێمە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە و ئێمە مەرجعێکی تایبەتمان هەیە تاکە مەرجعێکمان هەیە ئەویش فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و فەرمان تەنیا لە ئەو وەردەگرین ئێمە لە ئەنجامی مەشقدان و ڕاهێنانی سەربازیەوە ئێمە لە دەستگای دژە تیرۆری عێراق لە هەموو جۆرە تایفەگەریەک و جۆرە پێکهاتەیەک دوور کەوتینەوە هەروەها ئێمە ڕەتی دەکەینەوە هەموو دەستوەردانێکی سیاسی لە کاروباری ناوخۆی دەستگای ئەمنی بەڵام کە بڵێ کاریگەری هەبێیان نەبێ بەڵێ دڵنیاییەوە کاریگەری زۆری هەیە دۆخی سیاسی لە عێراق چونکە دەستگای دژە تیرۆری عێراقیش لە وەک هەر دامەزراوەیەکی دیکە پێویستی بە بودجەیەکەیە بۆ دابینکردنی چەک و مەشقدان و ڕەپەڕاندنی ئەرکەکانی بە تایبەت کە ئێستا ئەرکی ئێمە ئەرکی ڕوبەڕووبوونەوەی دژە تیرۆرە هەروەها ئێمە کاتێک پێویستمان بە ئامێرەکانی چاودێری دەبێت یاخۆت بە درۆنمان دەبێت بۆ چاودێریکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەوە پێویستمان بە بودجەیەکەیە بۆ ئەوەش کە لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێت کە ڕاستەخۆ کەوتوتە ژێر کاریگەری سیاسی دۆخی وڵات ئێستا ئەو ڕووداوانەی کە لە بەغدا و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شوێنەکانی دیکە ڕوویاندا ئایا ئەوە کێشە کۆسە دەخاتە بەردەم کاری ئێوە ئایا هیچ هەڕەشەیەک لەسەر ئێوە هەیە لەو کارەدا ئەمە چ کاریگەریەکی هەبووە هەروەها ئەو گروپانەی لە دەرەوەی یاسان گروپە چەکدارەکان لە ناوچەکانی دیکەی چ هەڕەشەیەکیان هەیە بۆ سەر ئێوە سەبارەت بە دەستگای دژە تیرۆری عێراق ئەمە ئەوەی تۆ باز لێوە دەکەی ئەمە لایەنێکی سیاسیە ئێمە دەسوەردان لە کاروباری ئەواندا ناکەین بەڵام ئەرکی ئێمە دیارە ئەرکی ئێمە ئامانجێکمان هەیە ئامانجی ئێمەش تەنها ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە ئێمە ئەمڕۆ سەر لە بەیانیە تا ئەم کاتەش ئێمە چەندین ئۆپەراسیۆنی جیاوازمان لە نەیناوە و لە ناوچەکانی دووز و لەو ناوچانە هەیە و ئێمە هاوڵ دەدەین ئەرکی خۆمان جێبەجێ بکەین لە دەستگیرکردنی ئەوانەی کە نیشانەی پرسیاریان لەسەردانراوە بەڵام ئەگەر تۆ باسی چەکی بێ کۆنتترۆل بکە یاخود بێ مۆڵەت بکەی ڕاستە ئەمە ڕێگە پێدراو نییە و پێویستە بگەڕێنرێتەوە بۆ ژێر چەتری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق هەروەها ئێوە هیچ بیرۆکەیەکتان هەیە لە پشت ئەو بابەتەیە بە دڵنیاییەوە ئێمە لە دەستگای دژە تیرۆری عێراق ئێمە بەڕێبەراتی هەواڵگریمان هەیە هەروەها ئێمە ناوەندی هەواڵگریمان لە سەرانسەری عێراقان ئێمە چەندین راپۆرتمان هەیە لە سەرانسەری وڵات ئەمە لە ڕێگەی هەماهەنگیەوە ئەم کارە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی عێراق دەکەین لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بە گوێرە پێناسەی تیرۆر ئێمە
چەندین استراتیژێتێکمان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هەبووە لەلایەن ئەنجومەنی وەزاری بڕیار لەسەر ئەو استراتیژیاتانە دراوە و دەزانین هەر کارێک لە هەر شوێنێک کەسێک پەیوەندی بە تۆ باسی هەماهەنگی نێوان پێشمەرگە و سوپای عێراقت کرد بەڵام پێشتر تا ڕاددەیەک ئێوە چۆن ئێستا چۆن ئەو کارەتان کردووە چۆن ئەو هەماهەنگیەتان کردووە ئایا سەرکەوتوو بوون هەڵبەتە زۆرێک لە تیرۆرستان هەندێک شوێنیان جێدەهێشت و ڕۆیان لە سنوورەکانی هەرێمی کوردستان دەکرد بە ناسنامەی ساختە ئێمە زانیاریەکانی ئێمە لە ئاستی پێویستدا نەبوون بەڵام لە سەردانەکانمان بۆ هەولێر و سلێمانی ئێمە وردەکاری تەواومان پێدان و هەمانگیمان لەگەڵداکردن بۆ ئەوەی ئەوان هاوکار بن لەگەڵمانونە چەند دۆسیەیەکیشمان لەگەڵیان کردوتەوە و بینیمان کە ئەنجامێکی زۆر نایاب لەو هەماهەنگیە مان بەدەستێنە لە دەستگیرکردنی چەندین تیرۆرست لە هەولێر و سلێمانی کە لە ناوچەکانی عێراق ڕایان کردبوو بە یەک جار توانیمان لە ماوەیەکی کووردا زیاتر لە 7 تیرۆرست دەستگیر بکەین و تا ئێستا هەماهەنگیەکانمان تا دێت بەرەو پێشچوونی تێدا دەکرێت ئێوە لە ئەندامان سەبارەت بە داعش کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین کردەوەی خۆکوژیان یاخۆت خەڵکیان تیرۆر کردووە ئەمریکا هیچ ڕۆڵێکی هەیە لەوە باڵێ سیستەمی ئەمنی دامەزراوەی ئەمنی دامەزراوەیەکی تەواوکاریە ئێمە هەماهەنگی و هاوکاری تەواومان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دیکە هەیە چ لە ناو ئاستی ناوخۆ واتە دامەزراوە ئەمنیەکان یاخۆت لەگەڵ لایەنە پەیوەندیدارە نێودەوڵەتیەکان هاوپەیمانی نێودەوڵەتی و هەوڵەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بەردەوامن و دوای ئەو هەموو ساڵە تا دێت تاکتیکی تیرۆرستان گۆڕانکاری بەسەردا دێت وەک دەگوترێت پێشتر خەڵک دەستگیر دەکرا ئەوانەی تاوانیان ئەنجام دەدا یاخۆت تۆمەتبار بوون بەڵام ئێستا تاکتیکەکە گۆڕاوە ئێستا ئێمە لە چت بەتڵایتۆ لە چ قۆناغێکداین هەڵبەتە لە ساڵی ساڵی 2003 ئۆپەراسیۆنە تایبەتەکان دامەزرا و 3 فەرماندەیی بۆی دامەزران یەکێکیان دەستگای دژە تیرۆری عێراق بوو پەیکەری ڕێکخراوی بۆ دەستگاکەمان ئێمە سەربازەکانمان لەسەر ئاستی کۆکردنەوەی زانیاری مەشقڕانیانمان پێکردووە بەڵام دوای ڕووداوەکانی ساڵی 2014 و ڕووخا کەوتنی مووسڵ و ئامبار و ئەو دۆخەی کە دامەزراوەی ئەمنی پێدا تێپەڕی ئێمە ناچار بووین کە ئەرکێکی زیاتر لە ئەرکی خۆمان ئەنجام بدەین کە ئێمە بتوانین شێوازەکانی جەنگی ناوە شارەکان بگرینە بەر لە مووسڵ لە ئەمبار لە ناوچەکانی دیکە لە پارێزگاکانی دیکە ئێمە ڕوبەڕووی تیرۆر بووینەوە و توانیمان تا ڕادەیەک سەرکەوتوو بین بۆ نمونە لە ماوەی ئەم ساڵدا ئێمە لە 2 ڕکابەریدا کێبڕکێدا ئێمە بەشداریمان کرد یەکێکیان لە عومان بوو دووەمیشیان لەسەر ئاستی جیهان بوو لە ساڵی 2015 ئێمە لە پلەبەندی 17دا بووین و ئێستا کە دواتر کە بەشداریمان لە خولێکدا کرد کە 27 وڵات تێدا بەشدار بوون دەستگای دژە تیرۆری عێراق بووە تا یەکێک لە باشترین هێزەکانی دژە تیرۆر لەسەر ئاستی جیهان و لە ڕیزبەندی پێشەوەداین من دەمێ پرسیارێک لێت بکەم لەوانەیە پرسیارەکە تایبەتی بە ژیانی کەساتی تۆوە تۆ وەک خودی خۆت
وەک فەرماندەیەک بۆ فەرماندەیەکی لایەنی ئەمنی کە ئەرکەکە چ کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی تۆ بوو ئیتر جەنگ کە ڕوویدا ئێمە هەڵبەتە ڕێژەیەک لە زیان بەرمان دەکەوێت ئەو شەڕانەی کە ڕوودەدان ڕاستە ئاسانی و سەختیەکەی دەکەوێتە سەر ئاستی سەر ڕێژەی زیانەکان لە هەموو ئەو جەنگانەی لە مووسڵ و سەلاحەدین و ناوچەکان دیکە ئەنجام دران هەر یەکە و جیاوازی و تایبەتمەندی خۆی هەبوو بەڵام ئەوەی مووسڵ لەلایەک جەنگێکی مرۆیی بوو لەلایەکی جەنگێکی سەربازی بوو پێویست بوو ئێمە کە زیاتر لە 3 ملیۆن کەس دانیشتووی لەناو شاری مووسڵ هابوون و زیاتر لە 30,000 چەکداری داعشیش لە ناو شارەکەدا بوون بۆیە ئێمە استراتیژێتێکی تایبەتمان گرتە بەر بۆ لە شەڕی ئەم شارە چونکە پێویست بوو بە کەمترین زیانی هاوڵاتیان ئەم جەنگە بەڕێوە ببین بۆیە ئەو جەنگە جەنگێکی سەخت بوو بەڵام توانیمان لە ڕێگەی هەماهەنگی و هاوکاری لەگەڵ دانیشتوانی شارەکە ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ بکەین لەلایەکی دیکەوە داعش هاوڵاتیانی وەک قەلغانی مرۆیی بەکاردەهێنا بۆ بەرگریکردن لە خۆیان لە ترسی هێزە ئەمنیەکانی عێراق و ئێمە پێویستە لەو حاڵەتەدا تۆ پلانی لەو شێوەیە دابنێ کە زۆرترین زیان بەردژمن بکەوێت و کەمترین زیان بەر هاوڵاتیان بۆیە ئێمە توانیمان لە دوجار بەو هەموو سەختیەوە توانین سەرکەوتوو بین لە جەنگی مووسڵ سەوارەت بە هاوڵاتیانی مەدەنیەوە چ لە ڕابردوو چ لە ئێستا ئێوە چه هەڵسەنگاندنێک بۆ مامەڵەی داعش لەگەڵ هاوڵاتیانی مەدەنی دەکەن بەڕای تۆ تا ئێستاش لە ناوچە دوورە دەستەکان و لە دارستانەکان ئەو پەیوەندیەی لە نێوان هاوڵاتیان و داعشدا هەرماوە کە پێشتر هاوکاری ئەوان بوون لە ڕاستیدا ئێستا دۆخەکە گۆڕاوە دۆخی ئابووری دۆخی کۆمەڵایەتی بەڵام دوای ئەوەی کە شەڕی دژی تیرۆر دەستی پێکرد ئەمڕۆ هیچ هاوسۆزیەک لە نێوان هاوڵاتیان و گروپە تیرۆریستیەکانی داعشدا نییە بە تایبەت لە ناوچەکانی ڕۆژئاوا بۆ نمونە کە دەکەونە سنووری پارێزگای ئەمبار و خەڵک لەوە تێگەیشت کە تا چەندە بوونی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە بوونی داعش زیانی زۆر گەورەی بۆ هاوڵاتیان هەیە بەڵام ئەگەر تۆ باسی هاوسۆزی بکەی هیچ هاوسۆزیەک لە نێوان هاوڵاتیانی مەدەنی و گروپە تیرۆریستیەکاندا نییە. بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتان قسەکانی عەبدولوهاب ساعیدی سەرۆشی دژە تیرۆری عێراق بوو لە میانی کۆڕبەندی ئەڕافیدەین کە بە سپۆنسەری میدیای کوردستان 24 لە بەغدا بەڕێوە دەچێت.